بۆیە لەسەر ئێمە واجبە وەکو موسڵمان پەروەردگار ئەمری پێکردوین فەرمانی پێکردوین کە گاڵتە و سوکایەتیان پێ نەکەین نەک بەوان بە تێگڕای مرۆڤایەتی خی گەورە و میهرەبان ڕێزی مرۆڤی گرتووە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بە دڵنیاییەوە ئێمە ڕێزی ئادەمیزادمان گرتووە هەموو مرۆڤێک لە لای خوا ڕێزی گیراوە بۆیە پێویستە ئێمە ڕێزی یەکتری بگرین و لە ناویشیاندا ڕێزی ئەو بەڕێزانە بگرین کە کەوتونەتە نێو ئەو تاقیکردنەوەیەوە کە بوونە بە کەم ئەندام و بوونە بە خاوەن پێداویستێکی تایبەت پەروەردگارمان دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەی بڕواداران لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم بڕواداران هیچ پیاوێک نەچێت گاڵتە بکە بە پیاوێکی تر بە هەر هۆکارێک بێ لە هۆکارەکان لە تۆ هەژارترە تۆ لەو دەوڵەمەندتری بۆت نییە گاڵتەی پێ بکەی تۆ لەش ساغی ئەو لەش ساغ نییە بۆت نییە گاڵتەی پێ بکەی تۆ باڵا جوان و باڵا بەرزی ئەو باڵا کورتە بۆت نییە گاڵتەی پێ بکەی چونکە عسى أن يكونوا خيرا منهم ڕەنگە ئەوەی گاڵتەی پێ دەکرێت لە گاڵتەچیەکە زۆر باشتر بێت لە لای خوا ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن هیچ ئافرەتێکیش نەچێ گاڵتە بە ئافرەتێکی تر بکە ڕەنگە ئافرەتە گاڵتە پێکراوەکە لە لای خوا خێرتر و چاکتر بێت لە ئافرەتە گاڵتەچیەکە ولا تنابزوا بالألقاب ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب نەچنتانە و تەشەر لە یەکتری بدەن یەکتر لەکەدار بکەن یەکتر عیبدار بکەن چکە موسڵمان ئاوێنەی موسڵمانە بەحساب پێغەمبەر وای پێ فەرمووین عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ موسڵمان ئاوێنەی موسڵمانە یعنی ئەگەر عیبەیەکت لە موسڵمانت دی لە برایەکی موسڵمانت دی یعنی ئەو عیبەیە لە تۆشدا هەیە دەبێ هەوڵ دەی بیگۆڕی بە چاچی بەڕێکی نەک پێت خۆش بێ موسڵمان دەکەوێتە عیبەوە دەکەوێتە هەڵەوە چکە بەحساب ئێمە ئاوێنەی یەکترین دەبێ ڕێزی یەکتری بگرین سەرکەوتنی یەکتری بە سەرکەوتنی بەرامبەر بە سەرکەوتنی خۆت بزانی شکستەکەشی بە شکستی خۆت بزانی بۆی پەروەردگار دەفەرمێ یەکتر لەکەدار نەکەن و لەقەبی ناشرین بۆ یەکتری دانەنێن لەقەبی ناشرین لە ئیسلامدا مەذمومە بۆیە دەبێ وریابن بۆی پەروەردگارمان لەو ئاەتەدا ئاماژە دەکە بەوەی کەوە نابێ بێڕێزی بەرامبەر بە مرۆڤ بکرێت لە ناویشیاندا ئەو بەڕێزانەی کە خوای گەورە و میهرەبان ئاوەها تاقی کردوونەت